من علیڕەزا مەحموودی لە دایکبووی شاری سنەی ئەردەڵانم 50 ساڵ تەمەنمە، نزیکی 37 ساڵە سەرقاڵم بە موزیک و گۆرانی خوێندنەوە. 3-4 ئالبۆم وەک بەرهەم هەیە و لە زۆر بەرنامەی تەلەڤیزیۆنی کاناڵەکانە بەشدار بووم وەکو گۆرانی بێژ. جگە لەوەش سەرقاڵم بە هونەری هەڵکەندن و منەبەت و معەڕەق واتە هەڵکۆڵین لەسەر دار، ئەو هونەرەی کە لە سنا بەڕاستی ناوبانگی جیهانی هەیە، دروستکردنی تاوڵە و تەختەنەرد. لە بواری موزیکیشا هەروە عەرزم کرد چەند ئالبۆمم هەیە و لەگەڵ زۆربەی زۆری ئازیزان و هونەرمەندانە بەڕاستی ئەو سعادەتم بووە کە لە خزمەتیان نابم. ئەریای برا لە ڕاستیدا هەر کەسێک لە هەر بوارێکی هونەریە لە خاڵێکەوە دەست پێ ئەکانی لە شوێنێکە گرنگ نییە لە هەر تەمەنێکە بەڕاستی، بەڵام زۆربەی زۆری لە تەمەنی منداڵی ئەم شتە دروستە بێ. منیش وەک خۆم بیرم دێ تەمەنم 8 ساڵ بۆ 9 ساڵ بوو، شوێنێکمان هەیە فەلکەی کە پێڵێن دەورمەیان سنەیەکان نەزانم بەڕاستی کوێڵم، خۆشەویستێک لێنا شریتی ئەفرۆشت، ئەو شریتەکە ئێستا نەماوە بەڕاستی، پارەیان پێمەیە خۆ دیارە مناڵ ئەو کاتەکە پارە وەرەگرێ یا لە باوک یا لە دایک شتێکە کڕێ بۆ خۆی بیخوات، بەڵام بەڕاستی من ئەڕۆشتم بۆ دەوری مەیان شریتە یا دوو شریت مەکڕی. جوانێکەشی لەوا بوو بەرادەرێکی خۆشەویست بوو کە شریت فرۆشی بوو کە پێمەوە نەوارێکی مامۆستا حەسەن زیرەکم بەپێ یا مامۆستا عەلی مەردانم بەپێ زۆری بەلاوە جوان بوو بەڕاستیەوەت کاکە تۆ چۆن ئەم بەم تەمەنەکەمەوە 7 ساڵان ناوی گۆرانی بێژەکان زۆر باش ئەزانی، گۆرانیەکان زۆر باش ئەناسی. یەک شریتم لێ ئەکڕی، پارەگەی من هەرەوەندە بوو، یەک دانەشی بە دیاری پێمەدا ماڵ یاوەدان بێت، ئەوە هەر وای کردبوو بەڕاستی من ئەرشیڤێکی زۆر بڵین 2000-3000 شریتم ئێستش حالیان لە ماڵەوە هەیە. بۆنی پرچینە کەمەکە بێ وەک پرشایی شەونم بە گوڵبەرگەوە، بۆنی گوڵاوی شێوەکە بێ ئەریای برا ئای گلەی ناوچاو. مێلۆدی بێگانە بە لێشاو هاتووەتە ناو موسیقای ڕەسەنی کوردی و پەرەیشی پێدراوە لە سوشیال میدیا و لە گۆرانی بێژەکانمان، بەڕاستی گۆرانی دانەرەکانمان وا هۆڵیان داوە لە 20 ساڵی ئەخیرە بەڕاستی دەستکاریکی بنەمایی موسیقای کوردی کراوە. ئەمە لە خۆیان هەمەتوانێ باش بێ هەمەتوانێ خراپ بێ. کەسانێک هەیە بەناو گۆرانی دانەر بەداخەوە کە مێلۆدیە کۆردیەکان بۆ ئەفرۆشنەوە بەڕاستی بە وڵاتە دەوروبەرەکانمان ئەکرێ بە فارسی، ئەکرێ بە تورکی، ئەکرێ بە عەرەبی، سەیرەکەی زۆرمان هەیە بەڕاستی ئێستا هەر زۆریچ. وە هیوادارم ئەو ڕۆژە نەبینین کە زمانمان، کە جلوبەرگمان، کە موسیقامان لە فەوتاندا بێ بەڕاستی، لەبەرەوەی کە ئەمڕۆ مێلۆدیکی ئێمە ئەبردرێ بە زمانێکی ترە خوێندرێتەوە، ڕەنگە نەوەی داهاتوو نەزانێ بۆ شتە بەڕاستی شتەکە کە برا ئیتر ئەگەر کات هات بەسەریا تۆزێ سەخڵەتە تۆ بیتەوە بە خاوەنی. بۆیە ئەرکە لەسەر شانی هەر هونەرمەندێک، هەر گۆرانی دانەرێک، هەر نووسەرێک، هەر شاعرێک و هەر تاکێکی کورد بەڕاستی گرنگی بدەین بە زمانمان، بە جلوبەرگمان، بە موسیقای ڕەسەنمان. ئێمە بەوانەوە ناسنامەمان هەیە، ئێمە بەوانەوە جوانین و بەوانەوە ناوی کوردمان لەسەر جوانترە بەڕاستی.